سڵاوتان لێ بێتەوە کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەرزنرخاندنی یادی هەمیشە زیندوان فواد محەممەدی و بورهان کەرەمی لە کامیەران، بەڕێوچوونی ساڕۆژی گیانبەختنی کەماڵ ئەحمەدپور و دانیال پایبەندی لە سەقز و مەهاباد، گوڵبارانکردنی مەزاری ئارمیتا گەراوان لە تاران، برینداربوونی سێ کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، دەستبەسەرکردنی سەلاح ڕەحمانی لەلایەن ڕژیمەوە لە شاری سنا، ڕێپێوانی خەڵکی منبێژ بۆ شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوە، خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە ئەمریکا و هێرشی پۆلیسی ئاڵمان بۆ سەر ناوەندە مەسەبیەکانی ڕژیم. درێژەی هەواڵەکان: بەرزنرخاندنی یادی هەمیشە زیندوان فواد محەممەدی و بورهان کەرەمی لە کامیەران. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 25 مانگی خەزاڵوەر، وێڕای گوشار و هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان خەڵکی ئازادیخوازی کامیەران هاوکار لەگەڵ سەرڕۆژی گیانبەختنی فواد محەممەدی و بورهان کەرەمی لە شۆڕشی ژینا مەراسمێکیان بە مەبەستی ڕێزلێنان لە یادی ئەو دوو هەمیشە زیندووە بەڕێوەبرد. بنەماڵەوە خەڵکی ئازادیخوازی کامیەران مەزاری هەمیشە زیندوو فواد محەممەدیان لە گوندی ماویان بە پلاکاردی سوور و دروشم ڕازاندەوە و خەڵکانێکی زۆر بە دانانی گۆڵ لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە بەشداری ئەو مەراسمە بوون. دواتر مەراسمەکە با ڕاگررتنی یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەریدا دەستی پێکرد و پاشان کاک حەسەن محەممەدی وتارێکی پێشکەش بە ئامادەبوان کرد و بە دوایدا سرودی شۆڕژگێڕانە بڵاوکرایەوە. جگای ئاماژەیە کە بنەماڵەی محەممەدی دوای ئەو مەراسمە چوونە گوندی چرۆسانە و هاوڕێ لەگەڵ بنەماڵەی بورهان کەرەمی لەسەر مەزارەکەی کۆبوونەوە و یادیان بەرز نرخان. فواد محەممەدی ڕۆژی 24 خەزاڵوەری 1401 هەتاوی و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی سەرکوتگەرانی ڕژیم گیانی بەخت کرد و ڕۆژێک دواتر واتە 25 خەزاڵوەر بورهان کەرەمی لە مەراسمی ناشتنی تەرمی فواد محەممەدی بە دەستدرێژی گولەی هێزە ئەمنیەتیەکانی گیانی لە پێناو ئازادیدا بەخت کرد. بەڕێوچوونی ساڕۆژی گیانبەختنی کەماڵ ئەحمەدپور و دانیال پایبەندی لە سەقز و مەهاباد. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 25 مانگی خەزاڵوەر مەراسمێک بە بۆنەی ساڕۆژی گیانبەختکردنی کەماڵ ئەحمەدپور و دانیال پایبەندی لە شارەکانی مەهاباد و سەقز بە بەشداری بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی ئەو دوو شارە بەڕێوەچوو. کەماڵ ئەحمەدپور ڕۆژی 27 خەزاڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری مەهاباد گیانی بەخت کرد و ڕۆژی ڕابردووی بنەماڵە و خەڵکی ئازادیخوازی ئەو شارە لەسەر مەزارەکەی کۆبوونەوە ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. هەروەها دانیال پایبەندی ڕۆژی 25 خەزاڵوەری 1401 لە کاتی بەشداری لە ناڕزایەتیەکان پاش قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە مەراسمێکی گەورە بە بەشداری بنەماڵە و خەڵکی ئازادیخوازی سەقز لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە لە گۆڕستانی ئایچی سەقز بەڕێوەچوو بەشداربووان ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. گوڵبارانی مەزاری ئارمیتا گەراوان لە چاران. ڕۆژی پێنجشەممە 25 مانگی خەزاڵوەر کۆمەڵێک لە لاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە شاری تاران با کۆبوونەوە لەسەر مەزاری ئارمیتا گەراوان ڕێزیان لە یادی ئەو قوربانیەی سەرکوتی ڕژیم کرد. بەپێی راپۆرتەکان کۆمەڵێک لە کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی تاران با کۆبوونەوە لەسەر مەزاری ئارمیتا وێڕای گوڵبارانکردنی مەزارەکەی یاد و بیرەوەریەکانیان بەرز نرخان. بەشداربوانی ئەو چالاکیە دروشمی سوێن بە خوێنی یاران وەستاوین تا کۆتاییان بەرز کردەوە و بە بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پر لە شانازەی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی بن. برینداربوونی سێ کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە. ڕۆژانی دووشەممە و چوارشەممە 21 و 24 مانگی خەزاڵوەری 1402 سێ کۆڵبەر بە تەقەی ڕاستە و خۆی هێزەکانی کۆماری ئیسلامی لە سنووری هەنگەژاڵی بانە بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز و کۆڵبەر بە ناوەکانی کیانوش پاشایی تەمەن 21 ساڵ و خەڵکی سەقز و سمکۆ
ڕەوازی تەمەن 37 ساڵ و خەڵکی مەهاباد بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بە سەختی بریندارکراون. هەروەها ڕۆژی دووشەمە 21 خەزەڵوەری 1402 کۆڵبەرێکی مێرمنداڵی خەڵکی سەقز بە ناوی ئامیار منسووری تەمەن 19 ساڵ ڕۆژی دووشەمە بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. دەست بەسەرکردنی سەلاح ڕەحمانی لەلایەن ڕژیمەوە لە شاری سنە. بەیانی ڕۆژی سێشەممە 23 خەزەڵوەری 1402 هاوڵاتێکی خەڵکی گوندی چەشمی دەری سەر بە ناوچەی ژاوەڕووی سنە بە ناوی سەلاح ڕەحمانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێی زانیاریەکان کاتژمێر 5 بەیانی ڕۆژی سێشەممە هێزە ئەمنیەتەکانی ڕژیم هێرشیان کردوە سەر ماڵی سەلاح ڕەحمانی لە گوندی چەشمی دەری و ئەو چالاکە مەدەنیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. ناوبراوە ساڵی 93 هەتاویش لەلایەن حکوومەتەوە دەست بەسەر و بۆ ماوەی 5 مانگ لە گرتووخانەی دڵعاتی سپای پاسداران ئەشکەنجە و ئازادرا. سەلاح ڕەحمانی دواتر لەلایەن دادگای ئینقلابی سنەوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نەتەوەیی و هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم بە 2 ساڵ زیندان مەحکوم کرا. ناوبراوە ساڵی 95 هەتاوی پاش تەوابوونی ماوەی بەندەکانی لە زیندانی سنە ئازاد کرا. هەڕەشەی ئیطلاعاتی سنە لە بنەماڵەی هەمیشە زیندوو زانیار ئەڵامورادی بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی چوارشەممە 24 خەزەڵوەر ئیدارەی ئیطلاعاتی سنە بنەماڵەی هەمیشە زیندوو زانیار ئەڵامورادیان بانگشت و هەڕەشەیان لێکردوون تاکو و مەراسمی سەرڕۆژی گیانبەخکردنی ڕۆڵەکەیان بەڕێوە نەبن. زانیار ئەڵامورادی شەوی سێشەممە 23 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی هێزەکانی ڕژیمیانی بەخت کرد. ڕۆژی چوارشەمە بنەماڵی ئەو گیانبەخت کردووە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە بانگشت و هەڕەشەی لێکراوە تاکو و مەراسمی سەرڕۆژی گیانبەخکردنی ڕۆڵەکەیان نەگرن و بانگەوازی بۆ نەکەن. ڕێپێوانی خەڵکی منبێژ بۆ شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوە. ڕۆژی پێنجشەممە 25 خەزەڵوەری 1402 خەڵکی ئازادیخوازی منبێژ لە ڕێپێوانێکی گەورەدا هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیایان بۆ سەر ڕۆژاوای کوردستان شەرمەزار کرد. لە ڕۆژانی ڕابردوودا دەوڵەتی تورکیا هێرشی ئاسمانی کرە سەر ناوەندی پەروەردەی لاوان لە شاری کۆبانی و بەهۆیەوە 8 کەس بە سەختی بریندار بوون. پاش ئەو ڕووداوە دانیشتوانی شاری کۆبانی خۆپیشاندانیان کرد و ڕۆژی پێنجشەممەش دانیشتوانی شاری منبێژ لە ڕێپێوانێکی گەورەدا خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕێکخراوی ئەو ئاوەڕۆی ئەهواز ڕۆژی پێنجشەممە 25 مانگی خەزەڵوەر کرێکاران و کارمەندانی ئیدارەی ئەو ئاوەڕۆی ئەهواز بە کۆبوونەوە لە نێوان مەحوەتەی ئەو ناوەندە دژایەتی خۆیان لەگەڵ فرۆشتنی ساختمانی ئەو ئیدارە نیشاندا. بە پێی راپۆرتەکان بەڕێوەبەرەتی ئەو ئاوەڕۆی ئەهواز پارەی بۆ پێدانی حەقدەستی کرێکاران و کارمەندانی ئەو ناوەندە نیە و ناچار بووە ساختمانی ئیدارەکە بفرۆشێ. ڕۆژی پێنجشەممە پێرسۆنێلی ئەو ئیدارەیە لەو نێو مەحوەتەکە کۆبوونەوە و کاتێک سەرۆکی شرکەت ویستی ڕازیان بکات درایە بەر لێدان و هێزەکانی حراست و مامورانی ئینتیزامی تەقەی هەواییان بەسەر نەڕازیاندا کرد. ڕێپێوانی ناڕزایەتی کێشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان ڕۆژی پێنجشەممە 25 خەزەڵوەری 1402 کێشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان بۆ جارێکی دیکە بە لەبەرکردنی کەفەن دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان کێشاوەرزانی ئیسفەهان بە پۆشینی کەفن و وتنەوەی دروشمی مەرگ بۆ دەوڵەتی خەڵک خڵەتێن ناڕزایەتی خۆیان لە ئەست جێبەجێنەکردنی داخوازیەکانیان نیشاندا. کێشاوەرزانی ئیسفەهانی ڕایانگەیان چیتر هیچیان بۆ لە دەستان نییە و بەهۆی سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە بواری ئەودا بە تەواوی مایە پوچ بوون و دەوڵەت هیچ بایەخێکیان پێنادات. چالاکی ئازادیخوازانی تەران بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەخکردنی خەزەڵوەری 98 ڕۆژی پێنجشەممە 25 خەزەڵوەری 1402 هەتاوی کۆمەڵێک لە ئازادیخوازانی تاران و کەرەج لە چالاکیەکدا ڕێزیان لە یادی گیانبەخکردنی شۆڕشەکانی خەزەڵوەری 98 و ژیناگرت. هاوکار لەگەڵ ساڕۆژی گیانبەخکردنی لانیکەم 1500 کەس لە شۆڕشی خەزەڵوەری 98 هەتاوی ئازادیخوازان لە زۆربەی شارەکانی ئێران بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی سەرکوتی ڕژیم چالاکیان ئەنجامدا. لە شارەکانی تاران و کەرەج ئازادیخوازان با بڵاوکردنەوەی تراکت و
نووسینی درۆشم وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیان بەختوانی هەردوو شۆڕشی خەزەڵوەرینەوە هەشت و ژن ژیان ئازادی داوایان لە خەڵک کرد پشتیوانی بنەماڵی دادخوازان بن و درێژە بە ڕێبازی ڕۆڵەکانیان بدەن. ڕێزگرتن لە یادی ئایلار حەقی و ئەرشیا ئیمام قولیزادە لە تەورێز. ڕۆژی پێنجشەمە 25 خەزەڵوەری 1402 بنەماڵە و خەڵکی ئازادیخوازی تەورێز لە دوو مەراسمی جیاجیادا ڕێزیان لە یادی ئایلار حەقی و ئەرشیا ئیمام قولیزادە دوو گیان بەخکردووی شۆڕشی ژیناگرن. ئەرشیا ئیمام قولیزادە لاوی تەمەن 16 ساڵ خەڵکی جۆلفا و دانیشتووی تەورێز ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەر و پاش ئازادی بە شێوەی گوماناوی کۆتایی بە ژیانی هێنا. هەروەها ئایلار حەقی خوێندکاری زانکۆی پزیشکی تەورێز ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژرا و دواتر وتیان خۆکوژی کردووە. ڕۆژی ڕابردوو مەراسمی یادکردنەوەی ئەرشیا لە گۆڕستانی وادی ڕەحمەتی تەورێز بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو، بەڵام هێزە ئەمنیەکان ڕێگەیان نەدا بنەماڵەی ئایلار لەسەر مەزارەکەی مەراسمی بۆ بگرن و ناچار بوون لە ماڵەوە ڕێوڕسمێکی بۆ بەڕێو ببن. خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە ئەمریکا ڕۆژی پێنجشەمە 25 مانگی خەزەڵوەر لایەنگرانی فلستین لە شارەکانی سان فرانسیسکۆ و واشنگتنی ئەمریکا دەست بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزا خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان خۆپیشاندانەکەی بەردەم کۆشکی سپی لە شاری واشنگتۆن لەلایەن ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ڕێکخرابوو. بەشداربووان دەیان تەرمی دەستکردیان لە بەردەم کۆشکی سپی بڵاو کردەوە و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ بوون. هەروەها لە شاری سان فرانسیسکۆی ئەمریکای لایەنگرانی فلستین لە خۆپیشاندانێکە خوازیاری ڕاگررتنی پشتیوانیەکانی دەوڵەت لە ئیسرائیل و ڕاگەیاندنی ئاگر بەست بوون. دوا هەواڵ سەبارەتە بە هێرشی پۆلیسی ئەڵمان بۆ سەر ناوەندە مەسەبیەکانی ڕژیم. ڕۆژی پێنجشەمە 25 خەزەڵوەری 1402 هەتاوی پۆلیسی ئەڵمان هێرشی کردە سەر ناوەندە ئیسلامیەکانی کۆماری ئیسلامی لەو وڵاتە و دەستی بەسەر هەندێک بەڵگەدا گرت. بەپێی راپۆرتەکان سەدان هێزی پۆلیس لە ئیالەتەکانی هامبۆرگ، نێردرزاکسن، هێسن، بەرلین، بادێن، فۆتینبێرگ، نۆردراین، وێستفالێن هێرشیان کردوە سەر 54 ناوەندی ئیسلامی ڕژیم و دەستیان بەسەر کۆمەڵێک بەڵگەدا گرتووە کە هێشتا ڕوون نەکراوە چی تێدا بووە. ئەزیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بژین.